طبعا في برخدانه دجي كوباني قال لك زرار ديت يعني مال هلوشيان ورخص انسان هاتنا كشتن ورخص انسان برچيبون كوش بربون يروجي دما خواهاتيه كو او انسان هانا بيرا يعني دخوزه برا الاوروبا بيان لدار دين به كو پشگری خو بین زمان جوه برخوادانه را آهان تور نیزک کوته سری مارانجی کو کنفرانس که چه بکن جبو کانه بن و برینانا درمان بکن یعنی آوهان لیکن خانیان پیدن آریکاری وی گلی بکن کو وگر جی خو واره خو آنها هیرو کنفرانس بوه واتیا یعنی پشگریا که جبو گلی کوبانی جبو گلی کردگشکی کو کانه بن وگرن جی واره خو دیاره لیسا دا جماره کی زول لپلمانتارانی اوروپی لیره بجدارن ایوه داوکاری ایوه طلبی ایوه چیه لپلمانی اوروپا لبربسانی بالای اکتی اوروپا بله گلی ما بگره یعنی تور کم نها 4,000 5,000 انسانه ما ایکون ها گشکی جوال خودر کتنه جوار خود چه بنا خانه خو الوشیانه مکتب خو الوشیانه نخش خانه خو الوشیانه وانا گشکی بین آوکرن جاره کدین کوبانه به بواره کی کو امریکانه به لیجیانه بکن ایجا اوروپا جی تو بی یعنی وانا پارلمانتیر خو او خو وانا گشکی رخصتنان کوبانا دستی خواب بدن بر هر کس به هر هوایی چه خوازه دواری آوکرنه دبه دواری سیاسی دبه دواری دیپلماسی دبه کم کوبانی وقت بر جبر چه ترجی باش ترجی هنا کنتشت بالکش بو هنا کن دوار کوبانی بوی واره برخدانه بوی پایتخت برخدانه ایجا هم دخوازن براستی کوبانی جی به پایتخت جیان کنوبه دخوازد روجلات نوین دخوازد سوریه دا بدر لكو فرنسا ديارة لما غرا بردو دا باز لو كريك حكومتي تركيا 18,000 جندرمي رواني روجافا كردستان كردوا بنيازي بيتا ناو بخاكي سوريا بوچني ايوه سبارد بمچيا بله ام هیوید کن که دولت سوری دولت ترکی جی خواجبا هیوی یعنی جوه قایگی یعنی جوا خمه و ها خو خلاص که کرد ندجمنه ترکی نو کرد جی تجاران ناخذن دجمنی به ترکی رو بگلی ترکی رو بکن یعنی او و ترسی وانیج کردان نجیده یعنی برای خوش کردوفوبیا خلاص که و نه حاجتی لشکران نه حاجتی تیکه که آشتی دخوازه براستی ام وک بشه کرد وک پیکاتی رو جوان اما گارانتی دیدن که تزرار من ناگه که همه که بخواز توشیه که جیبه که بوی هاوی بسر بهاره و چقدر به وزراراش بگوش کیم برنج هم جیبه برخوا بدن یعنی چوا کم لهامبر رژیم سوریه برخواد چوا ملهامبر داعش برخواد کی که دست رژی ولاتی ما بکیجی بگمان آمد برخوا بدن هەڵوەستی ئێوە چییە بێت ئەگەر حکوومەتی تورکیا هێرشی کرد یاخود هاتە ناو خاکی سووریاوە ڕۆژاوای ئێوە لە داوا لە بەرپرسانی باڵایەکەتی ئەوروپاکە چیتان بۆ بکەن بله يعني چاوی اروپا گشکل سره چاوی دنیا گشکل سره کنجکتوری نمناسبه جبر و همین بکاریسا که به یک ترکی دست وردانه بکه و ایماجی هم دویژن یعنی ما وقت برخوادایی بره اما دیسه برخوادان خو بردوام بکنه کی دبه برا به نه ترکی دبه کی دبه دوایین زانیارەکان باردۆخی ئێستای کۆبانی و هەروە ڕۆژاوای کوردستان چۆنە لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی دەوڵەتی ئیسلامی ناسرا بۆ داعش بله نها وقت زنان حتی نها هین شر بردوامه خوازه برای بله بارزان اگر جیل لمه به خوازه برای کانتون جزیره به حتی نها شر هست جواری هست اما دنیرونه مادا که حتی یکی داعش لسر دنی هبه بله بارزان دیاره بسیار مانه اگر آراستی سلام مسلمی بکیداته بله فرمو لوانا صالح مسلم پیشندێک سەردانی تورکیا کردبوو و لەگەل بەرپرسەکانی تورکیا دیداری ئەنجام دەبوو ئایا نەتیجە دیداری بەرەو چێ گەیشت ڕەتفعلی وڵاتانی ئەو وڵاتانی ئەوروپا وڵاتانی ناوچەکە کە ئەو تەقیمی کردووە لەسەر خواستی تورکیا بۆ لەشکێرکێشی بۆ ناو سووریا چۆنە بەڵێ دیارە کاک ساڵ جەنابەت لەمای ڕابردوو سەردانی تورکیاتان کرد ئەنجامی ئەوە تسەر نەر لەسەر لێدانی ڕسمی باز دەرباس بووم بە سواتمە ئەوروپا ئەزمان بووم کۆبنەوەتان لەگەڵ بەرپرسانی باڵای شتێک نەچێ نەبوو بە هیچ شێوەیەک کۆبنەوەتان ئەنجام نەداوە شتێک چێ نەبوو هەکار دیارە وەکو باسی لەکات بە هیچ شێوەیەک کۆبنەوەیان لەگەڵ بەرپرسانی باڵای تورکیا ئەنجام نەداوە ئەگەر پرسیاری تر بەڵێ سەبارەت هەڵویستی وڵاتان رووسیا سەرروکی رووسیا ئاڵێ
لەشکرێکیشی بۆ ناو سووریا ئەنجام بدا ئەمریکاش هەڵویستی ئەمریکاش هەیە ئەیا هەڵویستی وڵاتانی تر چۆنە بەرامبەر ئەو خواستی تورکیا بوو لەشکرێکیشی بۆ ناو سووریا بە تایبەت ڕۆژاوای کوردستان بەڵێ هەڵبەت دیارە لە دوایین پێشاتەکاندا سەرۆکی رووسیا ئاماژە بۆ کردەوە بە هیچ شێوێک ڕێگە نادەن کە تورکیا داخلی ناو سووریا بێت هەڵوێستی وڵاتانی تر چۆنە وەکو وڵاتانی ئەوروپی کەس ناخۆزێت دەستوەردانی تورکیا یان بچ دەبێت گشتی پلانی تورکی زانن گشتی سیاسەتی وان زانن گشتی زانن کە تورکی دەخوازێت دموگرافی هەرێمە بگوهێرش بەروێەوەی کەسێک ناڕازیە تورکی تەنە بەحث دەکەی وەکی دین کەسێک ناڕازیە بەڵێ بارزان پرسیارێکی تریش ینی بەڵێ رووسانجی ینی رووسی ڕگوتنە وە سینۆرە نائێ وە و ترکانەوە سینۆرە ناتوێ بەڵێ ئەگەر تورکیا هاتە ناو خاکی سووریا ڕۆژاوای کوردستان ئێوە ڕوبەڕووی دەبنەوە بەڵێ ئەمە بەرخوا بدنە وەکومە گوتی ئەم زۆرن ئەم پلانێوانە ناخۆزم بمەشێ پلانێوانە هەنە پلانێوانەش بۆ ڕۆژاوە هەنا ئەم ناخۆزنە پلانانە بمەش چاوە مەلهەمبەر ڕێژیمێت بەرخۆدا هەمبەر داعشێت بەرخۆدا ئەمەل بەروەنج بەرخۆ بدە تەنانەت ئەگەر بگاتە بواری شەڕکردنیش بەڵێ حتا شەرکردنش ئەمە شەر بکەنە پرسیارمانەیە پرسیاری ئێمە سەبارەت ڕۆژاوای کوردستان و لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەنە کەس و تەفدەم ئێستا ڕەوشی ڕۆژاوای کوردستان بە تایبەتی نزیکبوونی لایەنەکان کوبوونەوەکانیان هەیە سەبارەت ڕەوشی ئێستا ڕۆژاوای کوردستان شکان چەند لێک نزیکبوونەوەیەک هەیە یەکێتیەک هەیە لە بینی لایەنە سیاسەکانی ڕۆژاوای کوردستان بەڵێ هەر کەس خۆ نێزیک دکێ هەر کەس قبول دکێ حتانە ئێبارێک و دوور بوونژی هین خۆشک تێ نەگیشتە بوون فێم ناکردبوون ئەوشی خۆ نێزیک دکن ئەم هێویتکن دەمێ باش بەڵێ هەیە یعنی ئێمە سرف لە یەکەتی گەل دەگەڕن ئەم دخۆزنە گەل بەیەکێ و گەلی مەژی بوێ یەکە یعنی ڕێخستنی پارتی دەبێت نێرینی خۆ جودا بن دەبێت و تشنەخۆی دین هەبن لە هەموو گەل گشتی بوێ یەکە یعنی گەلی کوردستانی گشتی بمەڕێ زۆر سپاس بۆ جنابەت بەڵێ دیارە بەڕێز ساڵح موسلیم هاوسەرۆکی پێدا دوایین زانیاریەکانی دەربارەی ئەم کۆنفرانسە هەروەها دەربارەی ڕەوش و بارودۆخی ڕۆژاوای کوردستان بە ئێوە